ئەمە دەفتەری بیرەوەری کوردێکی دانیشتووی شارۆچکەی سەید سادقە کە ناوچەکەی ئەوان بە درێژایی شەڕی 8 ساڵەی نێوان عێراق و ئێران هەمیشە لە بەردەم تۆپباران و بۆردومانی چەکە دووراوێژەکانی ئێراندا بوو. کاتێک دەبیستێ شەڕەکە بە یەکجاری دەوەستێ لە دەفتەرەکەیدا نووسیوێتی دەبێت 3 ڕۆژ شایی بگێڕین. لەو شەڕە ماڵوێرانکەرەدا کە بە درێژترین شەڕی سەدەی 20 ناو دەبرێت دوای جەنگی ڤێتنام هیچ لایەک بە قەدەر کورد نەبووە قوربانی. لە دوایین ساڵەکانی ئەو شەڕەدا کورد توانای لێبڕا چونکە پرۆسەی ئەنفال و کیمیابارانکردنی هەڵەبجە بوونە قوفڵی شەڕەکە لە استراتیژی سوپا و حکوومەتی عێراقدا. ڕۆژی 22 نۆی 1970 سوپای عێراق بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو هێرشی بردە سەر خاکی ئێران لە ڕۆژئاوای ئەو وڵاتە و بە خێرایی ناوچەیەکی فراوانی لە وڵاتە داگیر کرد. لە ڕۆژەکانی سەرەتای جەنگ عێراق زیاتر لە 33,000 کیلۆمەتری چوارگۆشەی لە ڕۆژاوای ئێران خستە ژێر کۆنتڕۆڵی خۆی. بەم لەشکرکێشی و داگیرکاریە پشکۆی شەڕێکی 8 ساڵە بوو بە بڵێسەی ئاگرێکی سوتێنەر. لە 4ەم ساڵی ئەو شەڕەدا عێراق کە خەریک بوو ماندوو دەبوو بەدەست لێشاوی بەشەری لەلایەن ئێرانەوە. عێراق سڵی نەکردەوە لە بەکارهێنانی چەکی کۆکوش لە نێویاندا چەکی کیمیایی. لەگەڵ بەردەوامی شەڕ لە نێوان سوپای پاسدارانی ئێران و سوپای عێراق پێشمەرگە لە زۆربەی ناوچە سنووریەکان و قوڵایی گەرمیاندا بە جیا درێژەیان بە شەڕ دەدا لەگەڵ سوپای عێراق. هەر بۆیە عێراق بە دەرفەتی دەزانی بە چەکی کیمیایی پەلاماری پێشمەرگەش بدات. زیانە گیانی و بەشەرەکانی شەڕی 8 ساڵە خەمڵێنراوە بە 1 ملیۆن کوژرا و کەمەندان بوون لە هەردوولا بەهۆی ئەوەی تاران و بەغدا خاوەن سامانێکی زۆری سروشتی بوون لەوانە نەوت. پارەیەکی زۆریان لە پێناو ئەو شەڕەدا خەرج کرد کە خەمڵێنراوە بە تریلیۆنێک و 190 ملیار دۆلار. ئەو کاتەی کە دنیا دابەش بوو بەسەر بلۆکی ڕۆژهەڵات و ڕۆژاوادا کۆمەڵێک وڵات ژێربەژێریان بە ئاشکرا هاوکاری سەربازی و داراییان پێشکەش بە ئێران و عێراق دەکرد بۆ خۆشکردنی ئاگری شەڕەکە. بەرچاوترینیان یەکێتی سۆڤێتی جاران کە چەکی بە عێراق دەدا و ئەمریکاش بەنیێنی چەکی بە ئێران فرۆشت بوو. ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان بۆ ڕاگرتنی ئەو شەڕە هەوڵی زۆریدا. بەگشتی 8 بڕیارنامەی ڕاگرتنی شەڕی دەرکرد بەڵام لەلایەن ئێرانەوە هەمویان ڕەت دەکرانەوە. دوایین بڕیارنامە بە ژمارە 598 قبول کرا و هەردوو لا پابەند بوون بە ڕاگرتنی یەکجاری شەڕ. ئەوە بوو ڕۆژی 1970 تاران و بەغدا ڕێکەوتنەکان ئیمزا کرد کە خومەینی ڕاگرتنی شەڕی بە خواردنەوەی پەرداخێک ژەهر وەسف کردبوو. لە شەڕی ئێران و عێراقدا هەزاران کیلۆمەتر لە خاکی باشووری کوردستان بەتایبەت ناوچە سنووریەکان مین ڕێژکران و لەلایەن حکوومەتی بەعسەوە کران بە ناوچەی قەدەغەکراو. ئەم بڕیارانەی سوپای عێراق ژێرخانی ئابووری و شتوکاڵی کوردستانی بە جۆرێک گوێران کرد کە تا ئێستاش نهاتوێتەوە سەرخۆی. هەرچەندە شەڕەکە 28 ساڵە کۆتایی هاتووە بەڵام هێشتا کاریگەری قوڵی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی بەسەر گەلانی هەردوو وڵات بە تایبەت عێراقەوە ماوەتەوە و تا ساڵانێکی دوورتر دەخایەنێ.